أو مجدم بياندا كجلي كردي جي رزامندي بيغمبري خواه صلى الله عليه وسلم عليه فأخذ كرديا كان لأبي جهم جليكي كردي هبو للا أبو جهم أوي هنا بيغمبري خواه كردي كردبري. بسم الله الرحمن الرحيم. شوي يلدا تايبت منديكي خوي هيا لها مشاركاني أريمي كردستانا چالاكيتيا بريو أتشي فرماتوش خوشبختانه ئەم چالاکیانە ئەنجام دا منیش لە ناویە چەند ڕاستیەکەم خستە ڕوو لەبەرەوەی گەنجانی کورد لەم شەوا بینیم زۆربەیان جلی کوردیان لەبەرە ئەو مژدەم پیاندا کە جلی کوردی جێ ڕەزامەندی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لەوانەیە هەندێک کەس ئەم فەرمودەیە بۆ یەکەم جارە ببیسێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەروەکو لە ئیمامی ئەبوو داود ڕیوایەتێکە دایکە عایشە ئەفەرمێ جلێکیان بۆ پێغەمبەری خوا هێنا لەلایەن ئەبوو جەهمەوە ئەم جلە پێغەمبەری خوا کردێ بەری صلی الله علیه وسلم مەشغوڵی کرد لە ناو نوێژەکە خەت بوو ڕەنگاوڕەنگ بوو لە دوای نوێژەکە فەرمووی ئەم جلە بدەنەوە خاوەنەکەی بڕۆن جلێکی ترم بۆ بێرن ئەڵێ فأخذ كرديا كان لأبي جهم جلێکی کوردی هەبوو لەلای ئەبوو جەهم ئەوەی هێنا پێغەمبەری خوا کوردی کردە بەری کابوو ئێمە لەم شەوەدا با ئیسفادەیەوە بکەین کە جلی کوردی جلێکە جێی ڕەزامەندی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بە تایبەت گەنجانی ئەم شارە خەڵکی ئەم شارە ئەبێ پارێزگاری لە جل و لە نەتەوە و لە زمان و لە ئاڵا و لە مێژوو خۆیان بکەن. شەوی یەڵدا یعنی شەوی درێژ شەوی درێژیش بۆ عاریفەکان تایبەتمەندی خۆی هەبووە دائیمەن عارف خواناسەکان پیان خۆش بۆ شەو درێژ بێ بۆ ئەوەی مناجاتی زیاتر بکەن لە خزمەت خوای پەروەردگارە بۆی ڕاز و نیازی خۆیان ئاراستەی خوای گەورە بکەن عەرزی خوای گەورە بکەن بۆیە ئەم شەو هەم شەوی یەڵدایە هەم یەکەم شەوی ڕەجەبە کە دوعا و نزا و پاڕانەوە گیرایە داواکەم لە موسڵمانان لەم شەوەدا بیکەنە هەلێک بۆ زیاتر نزیک بوونەوەیان خواناسیان و ڕاز و نیاز عەرزی خوای گەورە بکەن.